لهولێرێ کەچێن ڕۆژاڤایە کوردستانê yên kampa Qoştepe beşdarî xuleyeka topa firokê bûn. Roja şemiyê 16 berçileya 2017 tîma keçên Rojavayê Kurdistanê ya topa firok yan jî volîbolê yên kampa Qoştepe li lêstiggeha Eynkawa li Hewlêrê beşdarî xuleyeka volîbolê bûn. Ev xule birêveberiya navenda lawan ya Hewlêrê bi alîkariya UNICEFê birêveçû. Birêveberên navenda lawan ya Hewlêrê Rizgar Cebbar armanca vê xuleyê ji arkêra wisa anî ziman. ئێمە وەکو بەرەبەراتی لاوانی هەولێر بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی یونیسێف هەستانین بە سازدانی یەکێتی بالا لەسەر ئاستی ئافرەتاندا. خۆتان زان بۆی قەیران دەروێ ماوە کە سەرجەم خولەکان ڕاوەستابن، بەڵام ئێمە چۆنێک بتوانیمان ئەو خولە بکەینەوە. ئامان زەمان لەو خولە بێکشادکردنی ئەو تیپانەیە. خۆتان زان کۆمەڵێک ئاوارە لە کوردستاندا هەیە بۆ زیاتر ناسینی ناوەندەکان و ناوچەکان لە یەکتریەوە. ئەستا ئەو خولەمان ساز کردووە بە هەوڵش بێن داهاتوو بەردەوام لەسەرکردنەوەی خولەکانمان تاوەکو بتوانین سپۆنسەر پێیا بکەین، یانیش ئەوەتە بتوانین لەگەڵ ڕێکخراوی تر یانیش لایانی پێدا یارمەتیماندا ئینشاڵڵا خولەکان بەردەوام دەبین و ناوەستین لەنجاندانی خولەکان. Di xuleyê de heşt tîm beşdar bûn. û ji duh ve ta îro di şemê hîn jî xule berdewam e û tîma Qoştepe piştî du serkeftinan û qehremaniyekê di lêstika xwe de gihişta hevdîtina xwe ya dawî û ev beşdarî bi serkeftinekê dît tevî got hevdîtina xwe ya dawî bi ser neket. Lêstikvaneke keç ya tîma Kurdên Rojavayê Kurdistanê li ser beşdariya xwe wisa axivî. كيرو بكتشا رجابي كردستان ما براسي ام قال لك كيف خشن اف فرصه داما قومن بدري ام بليزين وام يواتي خدرخن براسي اسيبيتكم ان شاء الله نسر كابن ان شاء الله نسر كابن وسي ان شاء الله ندير رجابا من ابي ودرخن ام تشكي رجابا من ابي رجابا درخن وام يواتي خسر كابن راهینەرە تîma keçên kampa Qoştepe Leyla Yusuf hêviyên xwe bi tîma xwe pir bihêz didît û keyfxweşiya xwe bi beşdariya van keçan anî ziman. كتشي بس حمل كردي روج آوانه ام الكامبا خوش تبر مشتينا قدام هاتنا ام جيفان فعاليات بشاركينن ام بهيفين ان شاء الله ام سر كيفن وقت بيجي بس انك تشني هنا بوازن بيتر كتشكي ما يعني ان شاء الله فرصته حتى ولا امنا ربحنا ان شاء الله وقت بيجي هيفي مخورت او خو هيفي مخورت فريقي من ان شاء الله مبسر كيفن ان شاء الله سر كيف تشمر تîma kampa Qoştepe li gorî birpirsê navenda lawan ya Qoştepe tîmeke serkeftiye. Lewra navendê ew ji bo vê xuleya ku bi navê xor pêşengên guhertin û hevgirtina civakî ne hilbijartin. Ji bo vê xuleya ku wek çalakiyeke hevnaskirinê hate çêkirin. وەکو ناوەندی وەش لاوانی قوشتەپە هەست بەشداریمان لە پولی بالای تۆپی کە لایەن بەڕێوەبەراتی لاوانی هەولێر کرابەوە تیپی تۆپی بالای ناوەندەکەشمان کە سەر بە کەمپی قوشتەپەیە کوردانی ڕۆژاوا تیپێکی بێزن بەشداریمان لەو خولەکە هەدەفیش لەو خولەکەوە تیپێمە بەشداری کردووایان یاخود بڵێن بەڕێوەبەراتی لاوانی هەولێر کردێتەوە هەدەف لەو خولە تەماسک اجتیماعیە پێکەوە ژیانە یەکتر ناسینە. بۆ بەرنامە ئارک علی عومەر هەولێر